هەرچەندە بەهۆی باشبوونی ڕەوشی ئەمنی بە هەزاران خێزانی ئاوارە گەڕاونەتەوە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان لە خۆرهەڵاتی مووسڵ، لەگەڵ ئەوەشدا و بەپێی ئامارێکی نوێ نزیکەی 400,000 کەس بە ناچاری ماڵ و حاڵی خۆیان لە خۆرئاوای شارەکە جێهێشتووە. دەرباز محەممەد وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە بەپێی پلانێکی نەخشە بۆ داڕژرا و بە هەماهەنگی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا نزیکەی 130,000 ئاوارە گەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان لە خۆرهەڵاتی مووسڵ و ناوچەکانی دەوروبەری کە بەم دوایە لە تیرۆریستانی داعش پاکراونەتەوە. وەزیری کۆچ و کۆچبەران ئاماژەی بەوەشدا ئاوارەکانی خۆرئاوای مووسڵ لە کامپەکانی جەدعە و ناوچەی حاج عەلی سەر بە ناحیەی گەیارە لە باشووری مووسڵ نیشتەجێکراون. ئەمە جگەلەوەی وەزارەتی کۆچبەران چەند کامپێکی تری لە حەسەن شام و خازر لە خۆرهەڵاتی مووسڵ بۆ ئاوارەکان دابین کردووە. پێشتر و بەپێی ڕاگەیەندراوێکی وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق کردنەوەی زۆربەی فەرمانگە حکوومیەکان و خوێندنگە و ناوەندە تەندروستیەکان لەگەڵ ئەو پلانە ئەمنی لە خۆرهەڵاتی مووسڵ لە دوای ڕزگارکردنەوەی جێبەجێ دەکرێت، کاریگەری زۆری هەبووە لەسەر زیادبوونی ڕێژەی گەڕانەوەی ئاوارەکان بۆ ئەو بەشەی شاری مووسڵ. ڕاشی گەاندووە تا ئێستا نزیکەی 130,000 ئاوارە گەڕاونەتەوە بۆ خۆرهەڵاتی مووسڵ و لایەنە پەیوەندیدارەکانیش پێداویستیە سەرەتاییەکانیان بۆ دابین کردوون. بەپێی سەرچاوەیەکی ئاگادار کۆی ژمارەی گەڕانەوەی ئاوارەکانیش بۆ ناوچە سەرجەم ڕزگارکراوەکان گەیشتۆتە 1 ملیۆن کەس. لێدوانەکانی وەزیری کۆچ و کۆچبەرانی عێراق لە کاتێکدایە کە تیرۆریستانی داعش لە خۆرئاوای مووسڵ گەماروی بە هەزاران کەسیان داوە و ڕێگەیان پێنادەن شارەکە جێبهێڵن.